كنوح هاد بو بيغمبر هم عجائبی له وتی ئەمە چیم کابرا تۆ باسی دین و شتاناکە ئەژڵێ ورن بەس بۆ لای خوا بانگتانەکەم من بێلایەنم ئەمڕۆ ژوای لێ هاتووە ئەوەی وەکو پێغەمبەران بڵێ ورن کاکە بەس بۆ لای خوا بانگتانەکەم شتی وا نابێ کەس بێلایەن نییە هەمووی واڵێ چونکە خۆی هەمووی پاشەڵی پیسە هەمووی یا لەگەڵ دزێک و جەردەیەک و پیاوکوژێک و دین فرۆشێکایە ئەڵە شتی وا نابێ ئاواڵە کەس بێلایەن نییە ئێلا لایەنێکی ئەدە باشە هەر لایەنێ بووم لەعنەتم لێ بێ ئەگەر هیچ لایەنێکیش نەبووم لەعنەت لە تۆ بێ باشە پێ خۆشە ئاوە بەهوا بێ چەند ساڵە من واڵم 10 ساڵە من بۆ خۆم واڵم گۆرە کەسی خۆ جاری وا هەیە ینی خزمی نزیکی خۆ دەڵێ بەخوا تۆ لە ژێر شتێکی باوەڕ پێ ناکە گومانە لێیەکە ئێوایە نوح ژنەکەی خۆی گومانی هەبوو لێی بۆیە باوەڕی پێ نەهێنا کچەک کوڕەکەی خۆی گومانی هەبوو لێی بۆیە باوەڕی پێ نەهێنا ئەبێ وا بێ خەڵک ئەمەندە پیس و بۆگەنە بێ جاری وا هەیە لەناو کەسە نزیکانی خۆشەوات بێڵێ بەڵام جاری واشەیە خەڵک فیتڕەتی پاکە لەو پەڕی دنیاوە باوەڕ پێێنێ لەبەرەوەی فیتڕەت و دڵ و دەرونی تێک نەچووە بۆگەن نەبووە نوح بە قەومەکەی واوتی باشە سیرتان لێ من لە خۆتانم دینتان بۆێنم بۆ پێتان سەیرە کابراکم 950 ساڵ لە ناوتان ناژیم وای بێت چیتان لێ دیوم خۆ بەنهێنی نەژیاوم کاکە لە ژێر عەرزەوە نەهاتووم و لە ئاسمانەوە دانەبەزیوم و جا ئەوە لە ناو خۆتانە 950 ساڵە بوختانم بۆکەن وەڵێن ئەمە لەکوێوە هێناوێتی و ئەمە کێ فێری کردووە باشە جا ئەگەر بەهەتاو لە ئاسمانەوە دابەزێ مەلایکەیە بۆچیان پێوت کە کەس نەیدیوە و 950 ساڵ نییە لە ناویانە بژی و ئاگاداری حاڵی نەبوون بە حیاتی وەڵا 100 ئەوەنیگە بوختانیان بۆگرن 100 ئەوەنیگە بوختانیان بۆگرن یعنی کابرا هاتووە دین فێریە و خەڵکاکە بە پاکی بۆ لای خوای پەروەردگار ئیتر گروپ نییە نەیدەنە پاڵی و حیزب نییە نەیدەنە پاڵی و بوختان نییە بۆی نەکەن و یعنی پیاو نازانێ خۆی چییە جاری وایە وای لێکەن دەمێڵێن داعشە دەمێڵێن قاعیدەیە دەمێڵێن نەسڕەیە دەمێڵێن فلانە حیزبی ئیسلامیە دەمێڵێن لە فلانە گروپی ئەوەیە دەمێگەڵێن لە ئەگەڵ ئەو عەلمانیە لەگەڵەمە باشەوەرە کاکە تۆ چی بۆ کابرا کرد خۆی چی بۆ نەهێشتەوە داتە پاڵ هەمووی بەس نەدوت بۆ خوایشەکە بەس ئەوە نەوت هەرچی شتەوتە لەسەری خەڵک ئەوە هەر کەسێ بە پاکی بڕاتە پێشەوە لێیان و بێوێ دینیان فێر بکە ئەیدەنە پاڵ هەر هەمووی بەس بەدەمیانە نایە بڵێن بەخوا پێچێ بۆ خوا بێ هەر ئەوەنە یەک تۆز گومانیشی لێ بکەن بڵێن باشە ئەگەر بۆ خوا بوو باوا بڵێن باش ئەگەر بەسەر بە کەس نەبوو با ئەو تۆزە گومانەی لێ بکەن نییە ئەو تۆزە گومانە شەیطان نایاڵێ بیکەن هەر ئەبێ خراپەکەی لێ بکەن دوای چەند ساڵێتەوە بە خۆیان کە جوێنی پیاویت و جیاتی کردویت و پۆستی لەسەر کردوی ئەنجایاڵێ مامۆستا گەردن مازاکە وەرە گەردنە بە قوڕاچێ هەرگیز ئازای ناکەم وایە نا والله وەکو نوح حەڵێم لا تذر للكافرين على الأرض ديارا مادام ئاواکەن پێم وەکو نوح 950 ساڵ پێیان کرد دوای دوعای کرد وتی خوای لەسەر زەویان ماڵی یەک کافر نەهێت هەمووی کاولکە والله هەرە دوعاکەم منیش هەرچی دەجال و درۆزن و بوختانچێ یا ڕەبی خوایان نەمێنن هیچیان باشە فەرمووی ئاشا عەجایبتان لێگاکە کابرایەکم لە خواوە هاتووم دینتان فێرەکەم و هیچ مەبەستێکم نییە کاکە وەڵی بەزەوە دینەکەی خوا قبوڵی کەن و تاوە خۆ چی مەوێتان وەڵی نەپارەم داوا کردووە لێتان ئین ئەجریە ئیلا عەلی الله داوای سەرود سامانی کامتانم کردووە بە کامتانم وتووە وەرم پارەم بۆ بێن یعنی هیچم ناوێت لێتان هیچ شتێکم نەویستوە لا أسألكم عليه مالا داوای پارەتان لێ ناکەم يعني براسية بي إمام خطيب ملا آوابي لا أسألكم عليه أجرا لا أسألكم عليه مالا همو بيغمران هاتون وان بقومك